الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله أكبر الله أكبر ولله الحمد يا معشر الجن والإنس إن استطعتم أن تنفذوا من أقطار السماوات والأرض فانفذوا لا تنفذون لا تنفذون إلا بسلطان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد فبأي آلاء ربكما تكذبان يرسل عليكما شواظ من نار ونحاس فلا تنتصران فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد فيومئذ لا يسأل عن ذنبه إنس ولا جان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد يعرف المجرمون بسيماهم فيؤخذ بالنواصي والأقدام فبأي آلاء ربكما تكذبان هذه جهنم التي يكذب بها المجرمون يطوفون بينها وبين حميم آن فبأي آلاء ربكما
ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد ولمن خاف مقام ربه جنتان فبأي آلاء ربكما تكذبان ذواتا أفنان فبأي آلاء ربكما تكذبان فيهما عينان تجريان فبأي آلاء ربكما تكذبان فيهما من كل فاكهة زوجان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد كأنهن الياقوت والمرجان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد هل جزاء الإحسان إلا الإحسان فبأي آلاء ربكما تكذبان ومن دونهما جنتان فبأي آلاء ربكما تكذبان مدهامتان فبأي آلاء ربكما تكذبان فيهما عينان نضاختان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد لم يطمثهن إنس قبلهم ولا جان فبأي آلاء ربكما
ربكما تكذبان متكئين على رفرف خضر وعبقري حسان فبأي آلاء ربكما تكذبان تبارك اسم ربك ذي الجلال والإكرام الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. أبو هريرة خوالي للرازي بأجرته وأفرمي رسول الله فرمي صلى الله عليه وسلم للصائم فرحتان أو كسيك الرجوع أجري يعني للرمزانة دو خوشي بوهي خوشيك إذا أفطر فرح أجر أو رجيك ججنك أو خوشيك يان أتواني بيجي قشت إواراني خوشيك هي بلام رجي ججن خوشيك تايبته أما بو دنيا وإذا لقي ربه فرح بصومه وكاتكش أقاتو لا إخواي پروردگار زور دلي خوش أبي كأتي پاداشتي روجو أبينيت كببي حسابه وكو هيج عبادتك ترنية ببي حسابه أما إمامي بخاري إمامي مسلم أجرنوا خوشي لدنيا خوشي يسكانم دو جورة خوشي دنيا دو جورة خوشي كي محمود سباس كراو مشروع شرعي كأيش أويا إنسان دلي كاتي دلي خوش أبي عبادتك أنجام داوة خوا هدايتي داوة بو إسلام توانيتي سر كوي بسر شيطان وبسر نفسي خويا كاتي دلي خوشكا أو خوشيكي محمودة ومشروعة خوا حلاري كردوا لسورة يونس آيتي 58 خوا تعالى أفرمي قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون يمد المان خوشة كخوا سركوتوي كردين وحقي خوش مانا خوشي بجيرين بلام خوشيه كي ترهي خوش يسكانم خوا حزي لناكا خاوانا كان شي خوش ناوي او خوشيه كوا بو شهوات بو بدسياناني هندشتي دنياي انسان ايكا كخواي لبير اتشي كبر وتكبري توشكا ابي شوكو اويك خواي تعالى لقرآن بيروزا لسورة قصصا لآياتي 76 درباري قارون او طاغوتا باسيك أخوي تعالى أفرمي قومك بيانوت إذ قال له قومه لا تفرح إن الله لا يحب الفرحين أو أنا لخوتش باي بوا أو أنا دلت خوش نبي بو لخو باي بوني بو بوارو بوليك هاتا أخوي تعالى خوشي بو كسانانا ككبر وتكبر أكن دل خوشن بكبر وتكبر أكي خويان أما خوشية دنياك دو جورة إيمان لخوش إن شاء الله لا بشية كمين خوشية قيامتك إيش خوشة يسكانم بيغمر أفرمي صلى الله عليه وسلم أفرمي كاتي خواي پروردگار للروجي قيامتا أهلي بهشت أخات بهشتوا بيان الله عبدا كانم حز أكن چی ترتان پێ بدەم رازی بوون بەوەی کە پێتانم داوە ئەوان شەڵێن خوایە چۆن رازی نابین ئەوەی بە ئێمە داوە بە کەسی ترت نەداوە بە هیچ مەخلوقێکی ترت نەداوە ئەفەرمێ دەی لەوە زیاترتان پێدەم ئەڵێن خوایە چی هەیە لەوە زیاتر بێ چی هەیە لەوە زیاتر بێ ئەو کاتە خوای پەروەردگار ئەفەرمێ أحل عليكم رضواني فلا أسخط عليكم بعده أبدا أو من رزامندي خم بسرا رشتن إتر هرجيز ديتان تورا نابم إتر هرجيز توربون نية للآن پروردگارو لوانيك أتنا بهشتوا جاء وش يكيك لقورترين نعمة كان خوش يسكانم همون روجه كتي أبرر ببيا معصية وجناح بس ترجياني إما خوي بو خوي جشنه چونك ججن لا إما العيد عودة للدين لا إما ججن أو يبقرتو بلا إخوة قناحنا كي تاواننا كي أو ججن لا إما ولا ججن إسلامي شا مجال دراوة كواخل خوشي بنويني زياد لحاد لكاتكاني تر شا إما مجال هي إنسان فسحتك هي لديني إسلاما بلام لججنا زياتر هي بيغمري خوشويسمان صلى الله عليه وسلم لو حديثي كأنسي كري مالك أجرته أفرمي هات مدينة
کە کۆچی کردووە مەدینە ئێمە 2 ڕۆژمان هەبوو جەژنمان تایە ئەگێڕا 2 جەژنمان هەبوو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەم 2 جەژنە چییە وتمان وڵی ئەمە هەر لە عادەتی کۆنا بۆمان ماوەتەوە ئێمە خۆشی تیا ئەنوێنین یاری تیا ئەکەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی دەی خوای تەعالا بۆی گۆڕین بە 2 ڕۆژ لەمە باشتر ئەویش بریتیە لە جەژنی قوربان و لە جەژنی ڕەمەزان کەوابوو لە جەژنە مەجال هەیە ئینسان خۆشی بنوێنێ ئینسان مەجال بدا بە خاو خێزانی بە مناڵەکانی دەریان کا خۆشی ئەگەر جو خۆش بێ ئینشاءالله جەوش ئەمڕۆ خۆشە بێ بە ئیزنی خوای پەروەردگار سەردانی خزم و خوێش بکەن زیاد لە حەد مەسەلەن ئینسان دڵی ماڵ و مناری خۆی خۆشکە ئەمە شتێکی دروستە بەڵام لە ئاداب و لە ئەخلاق دەرنەچێ هەموو شتێک سنووری خۆی هەیە ئینسان نابێ ئەم هەموو کۆششەی کردە لە ڕەمەزانە هەمووی بدا بە ئاوا بە 1 ڕۆژ ئەبێ ئاگامان لە خۆمان بێ حتا تەنانەت تەماشاکەن ڕۆژێکیان دایکە عایشە بۆمانە گێڕێتەوە ئەفەرمێ لە ڕۆژی جەژنە 2 کیژۆڵە لە ژوورەکەی منە دەفیان لێ ئەدا و گۆرانیانەوت بەسەر یومی بوعاث یومی بوعاث ڕۆژێکی جاهیلی بوو جەنگێک بوو لە نێوانی ئەوس و خەزرەجا 120 ساڵی خایان یعنی ئەو 2 کچە گۆرانیان ئەوت و دەفیان لێدا لە ماڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ژوورەکەی عایشە دایکی ئیمانداران خێزانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاتە ژوورەوە و ڕاکشاو ئیتریش دەنگی نەکرد ئەڵێ تۆزێکی پێچوو دیارە بۆ جەژن مبارکێ ئەبوبەکر هات بۆ ماڵیان کە باوکی عایشەیە و ئەبوبەکریش تر خۆتان نەزانن مەکانەتی لای پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڵێ هاتە ژوورەوە هەر یەکسەر تووڕە بوو فەرمووی ئەمە چییە شمشاڵی شەیتان لە ماڵی پێغەمبەرا لێ ئەدرێ تووڕە بۆ گیانیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی تووڕە مەبە ئەبوبەکر وازیان لێ بێنە هەموو قەومێک جەژنی هەیە و ئێمەش ئەمە جەژنی ئیسلامە جەژنی ئومەتی ئیسلامە با خەڵکی بزانێت کە لە ئیسلامە مەجالێک هەیە هەر وای فەرموو پێغەمبەر صلی الله علیه و سلم بەم لەفزە فەرمووی لتعلم اليهود أن في ديننا فسحة إني أرسلت بحنيفية سمحة پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی من نێراوم بە دینێک ئاسانکار بێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی وازیان لێ بێرە ئەبوو بەکر هەر لەو حەدیثە عایشە ئەیگەڕێتەوە کە لە بوخاریە هەیە ئەم حەدیثە ئەفەرمێ هەر لە ڕۆژی جەژنە هەندێک گەنجی ڕەشپێست پیانەوترا سوودانیەکان ئەڵێ لە ناو مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕم باسکیانە کرد یعنی بەڕم یاریانە کرد شەڕە ڕم و ئەمانە ئەڵێ کە دەنگیان بیست ئەڵێ وتمەی پێغەمبەری خوا ئەوانە یاریەکەن لە ناو مزگەوتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەماشای کرد فەرمووی حەزەکەی تۆش تەماشایکەی کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاتە دەم دەرگاکە ماڵی پێغەمبەری خوا لە ناو مزگەوتەکە و دەرگاکە لە ناو مزگەوتەکە بوو کاتێ پێغەمبەریان بینی ئەوان وەکو چۆن بڕێ شەرمیان کرد وازیان هێنا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بەردەوام بن بۆ خۆتان یاری خۆتان بکەن فەرمووی عایشە ئەگەر حەزەکەی تەماشایکەی وەرە ئەفەرمێ دەستی خستە لای دەرگاکە و منیش گۆنام خستە قەی گۆنای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و تەماشام ئەکرد حتا بێزار بووم دوای فەرمووی ماندوو بووی تەواو بەسە ئیتر فەرمووی منیش وتم بەڵێ بەسە فەرمووی دەی باشە ئەی تەماشاکە خۆشەویستەکانم ینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئێمە واتی ئەگەین کە نابێ ئینسان یاری بکە نابێ تەماشای یاری بکەی نابێ ئازام چی بکە ئەمە شتیوان نییە لە دینی ئیسلامە بە تایبەت ڕۆژانی جەژن مەجالێکی زۆرتر دراوە کاتێکی زیاتر ڕەخساوە بۆ ئەو شتانە کە خوای تەعالا حەڵاڵی کردووە بەڵام ئەبێ ئێمە بزانین خۆشەویستەکانم ڕغمەن عن ئەوەی فوسحە هەیە ڕغمەن عن ئەوەی مەجال هەیە یاری بکەی مەجال هەیە گۆرانی لێ بدرێ گۆرانی شەرعی گۆرانی بەبێ مۆسیقایەکی ناشەرعی بەبێ کەلیماتێکی ناشەرعی دروستە ئینسان خۆشی بنوێنێ ئەمە هیچی تیانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کاتی دروستکردنی مزگەوتەکەیە لە مەدینە سرودیان ئەورد لەگەڵ سرودەکەیە ئەوان هەندێک سرودیان ئەورد معناکان و کەلیماتەکانی فرە وازح نەبوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شعرێکی بۆ دانان فەرمووی بەم شێوازە بیڵێن کەوابوو دروستە و شەرعیە بەڵام ئاگاتان لە خۆتان بێ ئینسان نابێ شتێک بکە ناشەرعی بێ نابێت ئینسان وا بزانێت تەنها ڕەمەزان کاتی عیبادەتە و دوای ڕەمەزان تر تەواو عیبادەت بە بەردەوامە خوای تەعالا فەرمێ وەعبود ڕەبەکە حتا یەئتیەکە اليەقین ئەفەرمێ بەردەوام بە لەسەر پەرستنی خوای پەروەردگار حتا ئەو ڕۆژەی کە ئەگەیتە لای خوای تەعالا یەقین لەیرە یعنی مردن حتا کاتی مردن وەکو لە سورەتی حیجر ئاەتی 99 خوای تەعالا فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆشەویستترین شت ئەفەرمێ لای خوای پەروەردگار لە حەدیثی صحیحە هاتووە ئەوەیە کە کردەوەیەک ئینسان کە کردی بەردەوام بێ لەسەری
ئیسا ئێمە هەر یەکێک لە ڕەمەزانە نوێژەکانمان لە مزگەوت ئەکرد قورئانمان ئەخوێنا هەندێک عیباداتی شەو نوێژیمان ئەکرد ذکرمان زۆرە کرد با ئەوانە ناڵێم وەکو ڕەمەزان زەحمەتە بتوانی وەکو ڕەمەزان بەڵام هیچ نەبێ لە زۆرەکە کەمێکی بێڵۆ با بەردەوام بێت تا ڕەمەزانەکەی تر هیچ نەبێ ئەگەر تۆ نەتوانی 5 فەرزە لە مزگەوت بکەی بەهۆی بڕێش تۆ بەڕۆی بڕێ ئیش و کار و دەوام و ئەمانەوە خۆ هیچ نەبێت 3 فەرزی با لە مزگەوت بێ ئەو فەرزانەی کە لە ماڵای بێ بۆ مزگەوت بیکە لە ڕۆژێکە على الأقل تۆ ئەگەر جوزئێ قورئان نەخوێنی با ڕبع جوزئێک بخوێنی ذکرەکانت هەر بەردەوام بە دوعا هەر بەردەوام بە هاوڕێتی کەسی چاک هەر بەردەوام بە یەکێکی تر لە جەژن ناخۆشەویستەکانم یەکێ لەو شتانەی کە هەیە ئێمە ئەبێ بیزانین ئەوەیە لە دوای جەژن ڕۆژووی شەشەڵانمان هەیە ئێستا ئەمڕۆ یەکەم ڕۆژی مانگی شەوالە کە پێی ئەوترێت شەشەڵە بەهۆی 6 ڕۆژەکە لە کوردیان ناو نراوە شەشەڵە یعنی 6 شەوال لەوە ناو نراوە هەر لە ئەمڕۆ بەس ئەمڕۆ دروست نییە ڕۆژوو بگری هەر لە سبەینەوە ئیتر تۆ ئەتوانی 6 ڕۆژ لەو ڕۆژانەی کە ئەم مانگە 29 یا 30 تۆ 6 ڕۆژی تیا بگرە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی من صام رمضان ثم أتبعه 6 من شوال كان كصيام الدهر وكو إمام مسلم حديثي جمارة 1164 أي جريتوا هر كسي رمضان بقري وجواني باشان 6 روجي شوال بقريت يعني لباش أوا وكو أوايا همو جياني بروجو ببي وكو أوايا همو صالك روجو تيا قرت بي هەوڵدەم خۆشەویستەکانم لەم ڕۆژە مبارەکە حەقد و بغز و ئەمانە لە دڵی خۆتان دەرکەن تۆ خۆت بۆ خۆت لای خۆتەوە بیکە بەرامبەر نایکا خۆی گوناحبارە خۆت بۆ خۆت بیکە قین لە کەس هەڵمەگرە گردنی خەڵک ئازاب بکە مەگەر کەسی زۆر حەقێکی گەورەی خواردوێتی ئەنا هەوڵدە گردنی خەڵک ئازاب بکە لەسەر قسەیەک لەسەر تووڕەبوونیەک لەسەر شتێک یعنی ئینسان با دڵی پاک بێ کابرایە جوێنی بە سەحابەیەکی پێغەمبەردا صلی الله علیه وسلم نەفام بوو جمێنی پێدا بە ئیبن عەباس ئەویش پێی وتوتی تۆ ئێستا جمێن بە منەدەی لە کاتێکە من 3 شتم تایە گوێ بگرە بۆ ئەوەی یعنی بیترسێنێت وتی من هەر ئاەتێک لە قورئان ئەخوێنمەوە ئیبن عەباس طبعا مفسرێکی عەظیم بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعای بۆکە حیبری ئومەیە عالمە گەورەکەی ئومەتی ئیسلامە لە تەفسیرە ئەفەرمێ من هەر ئاەتێک لە قورئان ئەخوێنمەوە حەزەکەم هەر هەموو خەڵک بیزانێ ئەوەی من ئەیزانم لە تەفسیرەکە حەزەکەم هەموو خەڵک بیزانێ ئەمەش دلیلە کە من هەموو خەڵکم خۆشەوێت كاتيك أبي استمو حاكميك حكمك دا على محكمة بعدالة كردويتي بعدالة أم لا أولايتي أنا كردوة زور ظلم خوشة به خولواني الرجل للرجانيش من احتياج إلى حاكم نبم بلام حزكم عدالة لنا وخلقاها مي بربا به كاتيك كأبي استمو باران بارية لشوينكاني إسلام حر ولاتيك زور ظلم خوشة به بخوا من خم بو خم یەک وڵاقێک یەک حیوانێک یەک مەڕێکیشم نییە یەک کارێک بزنێکیشم نییە تا بڵێم گیاکەی بۆ من بێ بەڵام پێم خۆشە مسلمانان ئەگەر باران نەبارێنێ هەر لە خۆ ترسێکە دلیلە ئەوەی کە خوا تووڕە بووە بۆیە دڵم خۆشەوێ کاتێ باران ئەبارێ کە خوا ڕەحم بە مسلمانان ئەکا دەی من ئەمانەم تایە تۆ چۆن لە خوا شەرم ناکەی من دڵم ئاوایە و تۆ جوێنە پێدەی طبعا من پەشیمانێک کاتەوە لە جیاتیەوەی ئەمیش حەق ئەمیش تۆڵەی لێ بکاتەوە ئەمیش وەکو ئەو جوێن بدا ئەم ئاوا تێگەێنێ يعني بير أخوتا پیغمبر صلى الله عليه وسلم فرمانه کا فرمي لرمضان كاتي هان بروجو غري كي قسي بيتان كرت شري لقلتانا كرت جويني بيدان بي بلين من هان بروجو بي بلين من هان بروجو خوش يسكن با اقام لاسراف كردن به للروجي جشنا اسراف نكن خوا اسراف كراني خوش ناوي ان المبذرين كانوا اخوان الشياطين او انا اسراف كان براي شيطانا بو اخوا خوش يعني ناوي وكان الشيطان لربه كفورا يا بني آدم خذوا زينتكم عند كل مسجد وكلوا واشربوا ولا تسرفوا إن الله لا يحب المسرفين سورة أعراف أو بيشو سورة إسراء يعني خوي تعالى فرمي بخونوا جلو برقي جوان لبربكن ببي تواناو إمكاناتي خوتان زيادة الروي مكر نلك البلا نلا خواردنا نلا خواردنويا نلا سياريا نلا والله حرشتي كرشتي كايتانا نلا خانوه زيادة الروي ما كان تشوك خوي تعالى زيادة الرواني خوش ناوي حتى لدينا حتى برينا والله في غمري خواص الله سم في خوش نية حتى بياني شون يجيبك همو جياني بروجو بي چندين حديث من هلو بارو حتى لدينا اگر زور زيادة الروي بكي خوا بي خوش نية خوا حزك انسان زيادة الروي نكا زيادة الروي خرابة جاء با اقاما لخو من بي واقاما لمالو منال من بي
هەوڵ بدەن لەم ڕۆژانە تەعزیە دووبارە مەکەنەوە هەوڵ بدەن ئەم ڕۆژە تایبەت مەکەن بۆ سەردانی قەبرستان خۆ اعتیادیە ئینسان بچێ بۆ قەبرستان بەس نەک هەر ئەم ڕۆژە ئەمڕۆ ڕۆژی جەژنە ئەگەر یەتیم خزمتان هەیە سەردانی بکەن دەست بێنە سەریانە جەژنانیان پێ بدەن سەردانی فەقیر و هەژارەکان بکەن هەر تاو مەدەن بۆ ماڵی دەوڵەمەند و ئەمانە سەردانی فەقیر و هەژار بکەن بە تایبەت ئەگەر بۆتان کرا خوای تەعالا ئاسانی کرد دڵی باوک و دایک و خزم و کەس و کارتان بەجێ بێنن جەژن بکەنە جەژنی خۆشی و شادی ئینشاء الله تعالی خوای تەعالا بۆ خاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە ئیسلاحمان بکە بەردەواممان بکە لەسەر دینداریەت و لەسەر ئیسلامەتی خۆشەویستەکانم لەلایەن منەوە گردنی یەک بە یەکتان ئازابێ هەر کەسێ زوڵمێکشی لێ کردم هەر گردنی ئازابێ هەر کەسێ قسەیەکی پێ کردم یا ڕەبی گردنی ئازابێ ئێوەش گردنی بەندەیەکی بچووک ئازا بکەن جەژنتان پیرۆز و مبارەک بێ ئینشاء الله